کاتی درێنەی گەنمەکە هاتبوو بەڵام تەواوی گەنمەکەی بوو بە خۆڵەمێش. ئەمساڵ دڵیان خۆش بوو بارانی باش باری بوو. گەنمەکانیان لە ساڵی ڕابردوو بەرهەمی باشترە. بەڵام گەنمەکەی ناجی و 35 جوتیاری دیکەی کانەبەردینە بەهۆی ئاگرەوە بە تەواوەتی لە ناوچوو. وەڵاوا زانمە تۆ راپۆرتێکەکەی لەسەر ڕووداوێکی دڵتەزیێن و کەسێ تێ مایکەکە دەشێنێ چەندێ ناخۆشە لە ئەسنای ئیشەکەی خۆت و مایکەکەت چەند خۆشەوێ. ئەمە زەویەکەمان خۆشەوێ ژیانمانی لەسەرە ئایندەی مناڵەکانمانی لەسەرە. کاتێ من ئەو گەنمە بەرەمێنم ئەمەوێ بیخەمە بازاڕەوە من سوود لە پارەکەی ببین و خەڵکیش لە نانەکەی کاتی ئەسووتێت چه هەستێکە بێ زۆر ناخۆشە. 500 دۆنم زەوی بە گەنمداچێنرا و سوتاوە. هەر جوتیارە و بە جۆرێک باز لە ڕەنج و زەحمەتی بەفیڕۆچووی ئەم ساڵی خۆی دەکات. ئینتاجێکی زۆر جوان مەسروفێکی زۆرمان کردووە پەینی کیمیاوی کێڵان دەرمانکردن حتا لەم ڕۆژانە دەرمانی سون و کێسەڵەمان کردووە. بەڵام کابراتیە بە ڕۆژی نیوەڕۆ ئالێ ئارێگەنێتەوە دەرەچێت و ئەو خەڵکە تووشی ئەو خەسارێکا ببین بە چای خۆتان زیاتر لە 500 دۆنم ئەرز سوتاوە هەمووی گەنم بووە کابرا دوێنێ نانی دەڕاستی ئاوردووەمە ئەمە دوێنێ نانی دەڕاستی ئاوردووە گەنم دەرەوە پارەی کووتەکەی میستایژنداوە. یعنی ئەو کووت و دەرمان و کرێیە کە سەرفم کردووە بە قەرز کردومە یعنی ئستش پارەکەی نەداوە چاوەڕێ گەنمەکەم کە هەڵی گرم و پارەکەی بوو. جوتیارەکان باز لەوە دەکەن کە ئاگرەکە بە ئەنقەست بووە. 2 کەس تا ئێستا بە گومانی هەڵگیرساندنی ئاگرەکە دەستگیر کراون. زیانی جوتیارانیش بە زیاد لە 1 ملیار دینار خەمڵێنراوە. ڕەنجی 8 مانگی 36 جوتیاری گوندی کانیبەردینە بەهۆی کەوتنەوەی ئەم ئاگرەوە بەفیڕۆچوو. ئەوان 3 ساڵە بەهۆی کەوتنەوەی ئاگری بە ئەنقەستەوە زەوێ کشتتوکاڵەکانیان دەسووتێت کە بژێوی ژیانی دەیان خێزانی لەسرە. جوتیاران لە کاتی پێکەشتنی بەروبوومی گەنم دەستیان لەسەر دڵیانە کە ئاگرێک نێت و ڕەنجی 1 ساڵیان بە خەسار بدات. ئەڤیناتا کوردستان 24 گوندی کانیبەردینەی شارە زور.